بەڵێم کاتتان باش هەمووتان لە شادی و خۆشی دابن هاوڕێیانی بەڕێز ئەمڕۆکە لە دەرەوە ناچارم ئەو پەخشە دەکەم هیوادارم کێشەی ئینتەرنێتم لە بۆ ساز نەبێ و بتوانین پەخشەکە بە کورتی و بە ڕێکوپێکی ئەنجام بدەین وا دیارە بەشێکی زۆرتان دەزانن و ئەمە تاڕادەیەکی زۆریش چاوەڕوان کراو بوو لە پەخشەکانی ڕابردوودا بەوردی باسمان لەوە کردبوو کە دۆناڵد ترامپ بە شەڕی ئێراندا ئەو چاڵی کە لە بۆ ئێرانی هەڵکەنی بەخۆی کەوتۆتە ناوی و نەی دەتوانین لە ناویدا بێتە دەرەوە نەی دەزانی چی بکە ئیتر دارێکی لە دەستدابوو هەردوو سەری پیس بوو کامەت دەگرت زیاتر خۆی پیس دەکرد و کێشەکەی ئالۆستر دەکرد و مەسەلەکە گەشتە ئاستێکی زۆر زۆر قۆڵ و بەرفراوان لە سەرەتادا شەڕەکە بە شێوەیەکی هەڵا ئەتوانین بڵین ئەنجام درە چۆن هەڵا لەبەر ئەوەی شەڕ بە تایبەتی شەڕی نێودەوڵەتی یعنی شەڕێک لەگەڵ وڵاتێکی دیکەی دەرەوە و وڵاتەکە بە تایبەتی کە دوور بێ لە تۆ و وڵاتەکە هێزی هەبێ ئەو وڵاتە بتوانێت هاوپەیمانەکانی تۆ ئازار بدە ئابووری پەک بخە ئەمە خۆی لە خۆیدا کێشەیەکی زۆر زۆر گەورە دروست دەکە و ترامپ ئەگەر بڕیاری دابوو ئەو شەڕە بکە دەبواە بیری لەوە کردبایەوە کە هاوپەیمان دروست بکە لە بۆ شەڕێکی وەها ئەتو پێویست بە هاوپەیمانە بۆ نمونە بوشی باوک کاتێک سەدامی لە کوێت دەرکرد هاوپەیمانی لەگەڵ 32 وڵات ئەنجامدا وابزانم ئەگەر هەڵانم 32 بوو هەر لە وڵاتانی ئەندامی ناتۆ وڵاتانی ئەوروپا و تەنانەت تاڕادەیەک رووسیا و چینی ڕازی کردبوو وە لە هەمان کاتدا لەگەڵ وڵاتانی ناوچەی و دەوروبەری عێراقدا هاوپەیمانی ساز کردبوو تەنانەت لە شەڕی دووەمیندا ئەتوانین بڵێن ئەمریکا هاوپەیمانی لەگەڵ ئێرانی ساز کردبوو بۆ ئەوەی عێراق لەناو بووە وەوە بتوانێت لە شەڕەکەدا سەرکەوتوو ببێ بەڵام ئەم جارە تەماشا دەکەین بەر لە شەڕەکە چی ڕوویدا بەر لە شەڕەکە بەردەوام ترامپ قەشمەری بە ناتۆ دەکرد قسە نەما بە هاوپەیمانەکانی نەڵێ هەتاوەکو ئێستاش ئەڵێ ئەو لەگەڵ ماک کاتی باسی ئەمانوێل ماکرۆن دەکا ئەڵێ ژنەکەی شەقێکی لێداوە چەنەی دێشی و بە ئاشکرا بە ئەوروپا دەڵێ گرۆندلاند داگیر دەکەم هی خۆمە و لە هەمان کاتدا لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەو هەموو ئابلۆقە و ئەو هەموو باج و زەڕیبانەی کە خستیە سەری وڵاتێکی وەکو کەنەدا کە ئەندامی ناتوێە وڵاتێکی ئەنگلۆ ساکسۆنە واتە ئینگلیزی زمانەکانە بەردەوام هاوپەیمانی دێرینی ئەمریکا بووە و وڵاتێکی دراوسەی ئەمریکایە بە سەرۆکەی دەڵێ ئەتۆ سەرۆکی دەوڵەت نیت ئەتۆ والی ئەتۆ محافزی چونکە وڵاتەکەی تۆ محافظێکی پارێزگایەکی ئەمریکایە لەو حاڵەتەدا ئەتۆ چۆن دەتوانی شەڕی ئێران بکەیت و ئالامان کەدا ئێران کۆمەڵێک شتی دیکەی لە دەستدا بوو و لەمانە لە هەمویان گرنگتر جیۆپۆلیتیکی ئێران بەگشتی ترامپ نەیتوانی لەمەدا دەرباز بێ ئەمڕۆکە ئەنجومەنی نوێنەران بە دەنگی 215 لە بەرامبەر 208 دەنگدا واتە کۆماریەکانیش 4 کەس لە کۆماریەکانیش دەنگیان بە دیموکراتەکاندا پرۆژەی دیموکراتەکان لە دژی ترامپ بەسەرکەوت لە کۆنگرێسی ئەمریکادا بۆ ئەوەی ترامپ بەزووترین کات لە کەندا بکشێتەوە و کۆتایی بە جەنگ بێنێ واتە ئەمە دەست پێشخەری جەنگی لە دەست ترامیش لە دەست ترامپ بە تەواوەتی دەرهێناوە بە تەواوی ئێستا کە ئەمە لە ساحەی کۆنگرێسدا دێ و دەچێ ئەو بابەتە زۆر زۆر گرنگە و ئەمە جاری یەکەمە نیشانمان دەدا کە سەرۆکێکی ئەمریکا چۆن دەکەوێتە ناو قڕ و لیتەی کەندا و چۆن ئەو چاڵی کە لە بۆ دژمنەکەی هەڵی کەندووە بەخۆی دەکەوێتە ناوی و ئێستا کە نیشانەی پرسیار زۆرن لەسەر ئەوەی کە ئایا لەمە دووە چی ئایا لەمە دووە ئەو ئێرانە نابێتە هێزێکی هەژمونگەرایی نەوەک ناوچەی بەڵکو جیهانیش بەڵێ
ڕاستە ئێران ئەو وڵاتێکی وەکو چاینا نییە، وەکو رووسیاش نییە، بەڵام وڵاتێکە لە ناوچەیەکی زۆر گرنگە و وڵاتێکە ژمارەی دانیشتوانی زۆری هەیە، وڵاتێکە ئەتوانین بڵێن هەموو مادە سروشتیەکان و وەکو غاز و نەوتی هەیە و لە هەمان کاتدا دوو دەریای خەزەر و دەریای کەندا و کۆنتترۆل دەکا، گەڕووی هورمز 100% کۆنتترۆل دەکاوە لەگەڵ عومان ئەتوانین بڵێن بەشێکی زۆری کەندا و ئەتوانێت کۆنتترۆل بکە و ئەتوانێت باجی لەسەردا بنێ و ئەتوانێت بە ئارەزووی خۆی شا بکێشێت. کەواتە لێرەدا ئەمە کاریگەریەکی چۆن لەسەر جیۆپۆلۆتیکی ناوچەکە دەکا و ناوچەیەک بە دەستی ئێرانێکی وە کە بە برینداری لە شەڕەکەدا نەوەک قورتار بوو باڵکو بە سەرکەوتوی قورتار بوو، هەتاوەکو ئێستاش دەبینین هەتاوەکو دێ ترامپ مەرجەکانی ئێران جێبەجێ دەکا. یەک لەو مەرجە گەورانە مەرجی ڕاوەستاندنی جەنگ بوو لە بەیروت. ڕاستە ئێستا کەش لەگەڵدا بێ ئیسرائیل لە باشووری لوبنان بەردەوامە لە شەڕکردن، بەڵام هێرشەکانی سەر بەیروت ئەوە 2 ڕۆژە تقریباً وەستاون و لە باشووری لوبنانیشدا لەسەر عرس چی پێ دەکرێ ئیسرائیل ئەمەیان دیار نییە. وەلا هەمان کاتدا نەتەنیاهۆ بە ناچاری دوای ئەوەی کە ترامپ تەلەفۆنی بۆ کرد، ترامپ بەخۆشی دانی بەوەدانا کە خۆی لێ تۆڕە کردووە، ناڵێت جوێنم پێدا، بەڵام خۆی لێ تۆڕە کردووە، واتە ناچاری کردووە کە واز لە هێرشەکانی بێنێ و بەو شێوەیە تەماشا دەکەین نەتەنیاهۆ لە هەڵبژاردننی ئایندەدا دەکەوێتە ناو چەقبەستویەکی زۆر گەورە و ناتوانێت وەڵامی توندهاژۆکانی دیکەی بەرامبەری بداتەوە. ئەویش لە هەڵبژاردنەکاندا دەیدۆڕێنێ. ئێستاکە تەماشا دەکەین بەگشتی وەزعێکی وا لە ئارەدایە و ئەو ڕەوشە ناوچەکە بەرەو کوێ دەبا. بەڕاستی دەبێ وڵاتانی ناوچەکە باش بیری لێ بکەنەوە و لە هەمووشی گرنگتر کوردەکان لەمە دووە چ دەرسێک وەردەگرن. دەمەوێت بە کورتی لەسەر ئەو بابەتەش بۆ چوونی خۆم دەرببڕم. کێشەی کورد کێشەیەکی مەشروعە، کێشەیەکە کە لە مێژووەوە ئینکار کراوە، دانی پێدا نەنراوە، مافەکانی کورد پشتگوێ خراون. ئەمانە هەمویان لە جێگای خۆیدانە. کورد وەکو نەتەوەیەک لەو ناوچەیەدا پارچە کراوە، بێبەش کراوە لە مافەکانی، وەکو کێشەیەکی ئاساییش تەماشا کراوە. 100% لەگەڵ ئەوانە داین، بەڵام لە هەمان کاتدا بزوتنەوەیەکی سیاسی کوردی کە بارێکی وها قورسی لەسەر شانە دەبێ بەڕاستی پێشتریش دەبوایە ئەمەی کردبووایە، دەبێ هەندێک بە واقع بینانە سیاست بکە. سیاستکردن لەسەر بنەمای سۆز، سیاستکردن لەسەر بنەمای هێزێکی دەرەچی دێ یارمەتیم دەدا لەو قەیرانە ڕزگارم دەکە. ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە و بە تایبەتی دروستکردنی نەخشەیەکی وا لە مێشکتدا کە ئەوەی لە کوردستانی عراقدا ڕوویدا لە دوای ساڵی 1991 لە بۆ منیش ڕۆدا و یانیش ئەو هۆلۆکۆستەی کە لە ئەڵمانیای نازی ئەنجامیدا لە بەرامبەر جوولەکەکان، ئەوە لە بۆ منیش ڕۆدا و منیش لەسەر حیسابی هێسک و پڕوسکی جینۆساید کراوەکاندا دێمە سەر دەسەڵات و وەکو نەتەنیاهۆ وەکو ئیسرائیلیەکان دەکەم. ئەمەیان لە مێژوودا نمونەی هەبووە، بەڵام ئەم نمونانە لە هەموو شوێنێک دووبارە ناکرێنەوە، هەموو جارێک دووبارە ناکرێنەوە. مرۆڤ دەبێ هەندێک بە حیساب و بە کتاب بێ و هەندێک واقعیەت لە بەرچاو بگرێ. ئەو واقعیەتش ئەوەیە ئێرانێک کە 8 ساڵ شەڕی عراقی کرد، عراقێک کە هەموو جیهانی لە پشت بوو و نەیتوانی ئێران بڕوخێنێ. ئاخر ڕژێمی سەدام حوسێن
ڕژێمی بەعسی عراقی هەم ڕژێمێک بوو لە ناوخۆ بەهێز بوو، یعنی حیزبی بەعسی عراقی بەڕاستی حیزبێکی زۆر بەهێز دەم و دەستگەکانی باش کۆنتڕۆل دەکردن، ئیدارەکەی ئیدارەی باشی دەکرد و پشتیوانی دەرەکی زۆر بەهێزی هەبوون. ئەمە زۆر گرنگە مرۆڤ لە بەرچاو بگرێ. ئێران بەڵام نەیتوانی لە بەرامبەر ئێراندا شتێکی وا بکە و ئێران ئەزمونێکی زۆر گەورەی وەرگرت لەو جەنگەی 8 ساڵیەدا و میلەتەکەی فێری ئەوە کرد کە بتوانن لە جەنگدا خۆڕاگر بن، لە جەنگدا هیچ کارێک نەکەن کە دژی بەرژەوەندیەکانی ڕژێم بێ. بەڵام تەماشا دەکەین ئەمریکا ئەوانەی هیچ لە بەرچاو وەرنەگرتن و کوردەکانیش لە جیاتی ئەوەی ئەزمون وەربگرن، لە جیاتی ئەوەی بە چاوێکی واقع بینانە تەماشای بابەتەکە بکەن، بەردەوام لە ناو خەیاڵ پڵاوی، بەردەوام لە ناو ئەو ئەحساسیەتەی ئەو خەیاڵ پەرستیەی شاعیرانەدا، هونەرمەندانەدا، گۆرانی بێژەکان، حەیران بێژەکان تەماشا دەکەین هەستێکی وە لە ناو سیاسیەکانیشدا، لە ناو نخبەی ئەوەی کە پێی دەوترێ ڕووناکبیر و هونەرمەند و ئەکادیمیسیان بەردەوام هەبوو و بە تایبەتیش ئەو هەستەی کە لە دیاسپۆرادا هەیە کوردی گەیاندە ئەو ئاستا کە لەمە دووە بتەوێت و نەتەوێ ئەو بزوتنەوە چەکداریەی کە هەیە، مەبەستم بزوتنەوەی چەکداری کوردستانی ئێرانە دەبێ بەڕاستی چارەیەک لە خۆی بکە و بمانەوێ و نەمانەوێ دەبێتە ئامانج و لێرەدا بەتەنیا لە چوارچێوەی حەق و ناحەق، مەزلوم و زاڵم تەماشای بابەتەکە بکەی ڕاست نییە. ئێران پێی وایە ئەتۆچووی لە سەردەمی جەنگەکەدا لەگەڵ ئەمریکا هاوپەیمانی ساز کردووە، بە قسەی ئیسرائیل هاوپەیمانیەکی کوردی 5 حیزبەکە 6 حیزبەکەت ساز کردووە و ئەتۆ ئەگەر چی شەڕیشت نەکردووە لە بەرامبەر ئێراندا، بەڵام چەکت لە دەستدا بووە، ئامادەبووی لە بۆ ئەو جەنگە و ئەتۆ وەکو عنسوڕێکی مەترسیدار لەو بارەوە دەبینێ و وەکو هەڕەشەیەکی مەشروع تەماشات دەکا و لە مەودووە هەر کەسێک کە لەو جەبهەیە بوو بێ دەبێتە ئامانجی ئێران لە کوردستانی عراقدا. لە بۆ هەندێ بەڕاستی دەبێ مرۆڤ هەندێک بە بەرپرسیارانەتر نزیک بێ، یعنی ئەوەی ئۆجەلان دەیکا لەو بارەیەوە لەو مەنتیقەوە ڕاستە، بەڵام چی ڕاست نییە؟ قسە گەورەکانی پەکەکە ئێستا کە لەسەری دەبنە بەڵا کە پێشتر هەر کەسێک وای کردبە بە جاش و بە جاسوسی لە قەڵەم دەدا، بە ئاش بەتاڵی لە قەڵەم دەدا، پێشتر دروشمی گەورەی دەهاویشتن، سیاسەتێکی زۆر ڕۆمانسیانەی دەکرد، ئیدی فێمینیزمی عسکەری و چوزانم شۆڕشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و فتوحات و ئەم جۆرەشتانە ئەمانە ئەمڕۆکە لەسەر خودی پەکەکە بوونەتە بەڵا و خەڵکەکەی خۆی پێقنا ناگرێت کە 50 ساڵە وەها پەروەردەی کردوونە بە هەستێکی وها پەروەردەیکردن. کێشەکە لێرەدایە و کێشەکە چەند بابەتێکی تەکنیکی لە ناودایە بێگومان لێرەدا جێگای باس نییە. من لە بەرنامەکانی پێشودا کەم تازێدا ڕەخنەی ئەوەم کردووە، بەڵام ئەو جۆرە بیرکردنەوەیە بە تەنیا وەکو بیرکردنەوەیەکی تەسلیم کارانە ببیندرێ 100% ڕاست نییە. یعنی لەو هەڵوو مەرجانەدا کە ئیدارەی ئەمریکا بە ئاشکرا پشگیری لە دەوڵەتی ناوەندی دەکا، دەوڵەتی نەتەوەی دەپارێزێ و پێی وایە فدرالیزم چارەسەری نییە لە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە ڕژێمی دیکتاتۆری هەیە، پێویستی بە حتا پێویستی بە ئیمپراتۆریە توشتیوا هەیە و گرنگی بە دیمەشق و بەغدا و تاران و ئەنقەرە دەدا. لەو حاڵەتەدا ئەتۆ چی دەکەی؟ یانی ئەتۆ چی دەکەی؟ هیچ هەڵوو مەرجێکی دیکەی پێشووی وەکو سەردەمی شەڕیڤێت نام و دروستبوونی کوبەش لە ئارادانیا ناچاری ساحەکە چۆڵ بکەی و یانیش شێوازی خەباتەکە
بگوازیەوە ئەو منتیقەی کە پێشتر خەباتی لە ئەو جۆرە خەبات و ئەو جۆرە منتیقەی لەسەر دروست کراوە ئەو منتیقا بەلاوە بنێ و چارەسەریەکی بەرپرسیارانە دروستکەی بۆەوەی هەر هیچ نەبێ خەڵکەکات ڕۆبەڕووی جینۆساید نەبێتەوە. بەڵێ ویستم ئەمڕۆکە ئەو بابەتتان پێشکەش بکەم با بزانین لە کاتژمێرەکانی داهاتوودا بەڕاستی ئەمە دێتە ئاراوە واتە ئەمریکا پاشەکشەیەکی چۆن دەکا کاتێک پاشەکشێکی کرد مناوەڕەیەکی چۆن دەکا کاتێک مناوەڕێی کرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن بەجێ دێڵی لە بۆ چی بەجێ دێڵی چ جۆرە هاوپەیمانیەک شوێنی ئەو بۆشەیە دەگرێتەوە چونکە ئەمریکا وا دیارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ناڵێن 100% دەکشێتەوە هیچ شتێکی ئەمریکا نامێنێ نەخێر ئەمە ئەمریکا دەمێنێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەمریکا هەوڵەدا متتفقەکانیشی بپارێزێ بەڵام ئەو متتفقانە ئێستا گەشتونەتە ئەو ئەنجامەی کە ئەمریکا فریوداون ئەمریکا کێشەی بۆ دروستکردونە ئەمریکا بۆتە سەبەبی ئەوەی کە ئێرانێکی لاواز کە پێشتر لە سەردەمی ئۆباما هەموو مەرجەکانی ئەمریکای قبول کردوونە حتا لە سەردەمی ترامدا لەناو گفتوگۆدا هەموو مەرجەکانی قبول کردوونە لە پڕەوە لی دەدەی و دەڵێ ڕژێم چێنج دەکەم دەڵێ سفر نوکلێر دەڵێ سفر موشک دەڵێ سفر درۆن بەڵام هیچیان لەمانەدا سەر ناکەون ئێستاکە بەتەنیا ئەتۆ ئامانجەکەت ئەوەیە کە چۆن بتانی شەڕەکە ڕابگری. بەڵێ سوپاسدانەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵمان دابوون ئەوانەی لایک دەکەن ئەوانەی پرسیار دەکەن ئەوانەی کۆمنت دەکەن و بە تایبەتی ئەوانەی ڤیددیۆکانمان بۆ دۆست و هاوڕیانی خۆیان دەگوازنەوە ئەوانەی شێر دەکەن لەسەر پلتفۆرمەکانی سوسیال میدیایی خۆیان تکایە کەم تەرخەمی مەکەن بەجێمان نێڵن بۆ ئەوەی بتوانین بەردەوام لەگەڵتان دابین. هەر بژین کاتێکی خۆش بۆ هەمووتان سەرکەوتوو بوون ڕۆژێکی خۆش.